سەرۆکایەتی شارەوانی سلێمانی خۆی و بەڕێوەبەرایەتی و بەشە پەیوەندیدارەکان وەکو بەشی خزمەتگوزاری و بەشی زیادەڕەوی و ئامێرەکان و هەروەها بەشی بەڕێوەبەرایەتی باخچەکان وەکو ئەرکێکی سەرشانی خۆمان بۆ خزمەتکردنی شاری سلێمانی و بۆ بەشداریکردن لە هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئێمەش هەڵمەتی خۆمانمان دەست پێ کردووە و تا ئێستا نزیکەی 30 پێگە لە ناو بازاڕ و شەقامە بازرگانیەکانی ناو شاری سلێمانی پاکراونەتەوە، شۆراون و پاکشکراون. خەڵکی شاری سلێمانی دڵنیابن کە ئێمە بەردەوام وەکو ئەرکێکی سەرشانی خۆمان ئەو شوێنانەی کە شوێنی کۆبوونەوەی پیسیە و قەڵەباڵغی لەسرە بە تایبەتی ئەگەر قەدەغکردنی هاتوو چۆکرایەوە ئەوە شوێنەکان وەکو خۆی لێ دێتەوە. تەبعان ئێمە بێ بە بەردەوامی هەر چەند ڕۆژجارێک بتوانین هەڵمەتێکی بۆ بکەین. ئەم بە ڕێزانە هەموو کە شایانی سپاس و ڕێزلێگرتنن کە چەند ڕۆژە بوو بە بەپشوو ئەمان هەر بەردەوامن لە سەرکارەکانی خۆیان و ڕۆژانەش بەرنامەماندانەوە بۆ ئەم کارە بۆی شاری سلێمانی دڵنیا بێتەوە کە کەسانێکان خەمخۆرین و مەسەلە هەر فەرمانبەرێتی نییە و مەسەلە هەر ئەرکی سەرشان نییە، بەڕاستی وەکو گیانفیدایانە کارەکەن جێگەی دەستخۆشین.